بە شێوەیەکی گشتی لەبارەی یاساییکردنەوەی پەیوەندیەکانی نێوان ئێران و سعودیا کە کاریگەریەکی زۆر بەگشتی لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەجێ دەهێڵێ دەمێت لەگەڵ دکتۆر ئازاد محەممەدیانی شرۆڤەکاری سیاسی قسە بکەم لە ئامستردامەوە لەگەڵمە. دکتۆر ئازادەم کاتت باش، زۆر سپاس کە میوانی کوردستان 24 دکتۆر ئەوەی تر ئەمڕۆ باڵیۆزی ئێران لە ڕیاض ناسێنرا پەیوەندیەکان تەواو ئاسایی بوونەتەوە. پێتان وایە ئاسایی بوونەوەی پەیوەندیەکانی ئێران و سعودیا چۆن کاریگەری دەبێت لەسەر بەرزکردنەوەی ژێرخانی ئابووری هەم سعودی هەم بەگشتی وڵاتانی کەنداو؟ ڕاستیدا دیارە ئەوەی کە ئێران و عەرەبستانی سەعودی توانیان کێشەکانیان بە شێوەیە ئاساییەکان بە بڕوای من ڕووداوێکی گرینگە، بەڵام نابێت چاوەڕوانی ئەوە بین کە ڕووداوێکی گەورە و مەزن لە ئاستی اقتصادی ئابووریدا بۆ ئێران بە تایبەت وایە ئەوە پێش ئەوەی کە پێداویستێکی ئابووری بێ پێداویستێکی سیاسی بوو ئەو ئاژبوونەوەیە لە نێوان عەرەبستانی سەعودی. ئەگەرچی من پێم وایە عەرەبستانی سەعودی ڕوانگەی ئەو بۆ پرسی ئەمنیەت تەنیا ئەمنیەت نییە بەڵکو ئابووری لەو مۆزوعانەیە کە دەتوانێت ببێتە بنەمای سیاسەتی دەرەکێکەی. بەڵام کۆماری ئیسلامی ئێران کۆماری ئیسلامی ئێران ئەمنیەت لە ڕوانگەیەکی وە جیاواز لەو شتێکە لە دنیای نۆرماڵدا وڵاتەکان دەیبینن. بۆیە من پێم وایە اتفاقێکی ئەو لە حەوزەی اقتصادی ئێراندا ناکەوێت، بەڵام من پێم وایە عەرەبستان لە ئاژبوونەوە لەگەڵ ئێران بە دوای ئەمنیەتێک بوو کە و ئەمنیەتە دەیتوانی ئێران بیخاتە مەترسیەوە کە من پێم وایە بە نەتیجەی خۆی گەیشتووە تا ئێستا. بەڵێ دکتۆر، گوتت کە ئەمە زیاتر لە بەرژەوەندی سیاسی نزیکترە وەک لەوەی کە لە بەرژەوەندی ئابووری نزیک بێ. باشە لەم نێوەندەدا چین بەرژەوەندی لەکوێدایە کە خۆتان دەزانن بە نێوەندگیری چین ئەو دوو وڵاتەکە هەتا ساڵێک بەر لە ئێستاش ینی وەکو دوژمنی یەکتر سەیری یەکدیانە کرد، بەڵام ئێستاوە تا ڕێکەوتنێکی لەو شێوەیە لە نێوانیاندا هەیە کە چەندین بواری جیاواز لە خۆیەگرێت. پرسی چین بە هێندێک جیاوازە. چین بۆیە نێوەنجیگەری ئێران و عەرەبستانی سەعودی دەکات، چونکە ئەو پەیوەندی ڕاستەوخۆی هەیە بە ئەمنیەتی سەرمایەکەی. چینێک لە وڵاتانەیە کە زۆرترین پێویستی بە زۆرترین نەوت هاوردەی نەوت هەیە لە وڵاتەکەیدا، و عەرەبستانی سەعودی و ئێرانێک لە وڵاتانن کە نەوتی چین تەهیە دەکەن، کەواتە هەم ئەمنیەتی تەمینی ئەنەرژی چین گرینگە و هەم ئەمنیەتی ڕاژۆستنی ئەو ئەنەرژیە بۆ چین گرینگە کە بە ناوچەیەکدا تێدەپەڕێتەوە و ناوچەیە لە ژێر هێژمونی ئێران و عەرەبستانی سەعودیدا، کەواتە کێشەی بینی عەرەبستانی سەعودی و چین دەتوانێت کێشەی ئەنەرژی بۆ چین سازکا لە لایەکەوە لایەکەوە ئەو سیاسەتە بڵند پەروازانەیە کە چین هەیەی بۆ جادەی هەورێشم، جادەیەکی تاریخیە کە دەیەوێت ئاسیای نێوەڕاست لەگەڵ ئوروپا وەسڵ بکاتەوە بە عەرەبستانی سەعودی و بەشێک لە جەزیرەکان لە کەنداوی عەرەبستانی سەعودی و دواتر لە ئێران تێبەلپەڕێ، کەواتە بۆ ئەو گرینگە کە ئەو دوو وڵاتەی کە جادەی ئەبریشەم کە خەونی چینە بۆ گەشەپێدانی پەیوەندیەکانی لەگەڵ دنیای ئازاد کێشەی تێدەبێت. بۆیە چین حەول لە دانێوەنجیگەری بکا بۆ ئاشبوونەوەی عەرەبستانی سەعودی و ئێران لە لایەکی دیکەشەوە چین لەگەڵ هەردووکیان لە هاوپەیمانی مەزنی ئابووریدایە، هەم لەگەڵ عەرەبستانی سەعودی بەرنامەی لە تاگڕەهەندیەوە وەک سیاسەتی دەرەکی تاگڕەهەندی ئەمریکاوە ڕاجۆز بۆ چین و رووسیا و دواتریش بۆ لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران پەیمانێکی ئەبووری لەشخایانی هەیە کە هەموو ئەوانەوە دەساتن ڕاستێتەوە پڕوانەکانی سەعودی و ئێران. زۆر باشە دکتۆر، خۆتان ئاگاداری دۆخی وڵاتانی ناوچەکان لیبیا، لوبنان، عێراق ینی یەمەن زۆربەی وڵاتانە بەدەست کێشەوە دەناڵێنن، بەڵام وڵاتێکی وەکو سووریانی کە هەمیشە سعودیا دژی ئەوە بوو کە بگەڕێتەوە نێو کۆمکاری عەرەبی، بەڵام لە دوای نزیکبوونەوەی ئێران و سعودیا بینیمان کە سووریا گەڕێنرایەوە نێو کۆمکاری عەرەبی. پێتان وایە کە جۆرێک لە سەقامگیری لە ئارامی بۆ وڵاتانی دیکەش دێنەکایەوە لە دوای ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی ئێران و سعودیا؟ من پێم وایە کاریگەرێکی زۆری دەبێت. هەر ئێستا ڕەنگدانەوەی بووە ئەو نزیکبوونەوەی ئێران و عەرەبستانی سەعودی، گەڕانەوەی سووریا بۆ یەکێتی وڵاتانی عەرەبی لەلایەکەوە ئەو ئینزەوایە ئەو پراوێزخرانەی کە دەوڵەتی
حکوومەتی سووریا پاش ئەو شتێکە لە سووریا ڕوویدا ئەو شەڕ نێوخۆیەکە لە سووریا ڕوویدا من پێم وایە ئەوە هەموو لێکەوتەی ئەو نزیکبوونەوەی ئێران و عەرەبستانی سەعودیە وەرلایەکی دیکەشەوە ئێمە دەڕوادەتی کارکە لوبنان وەزعیەتی لوبنان وەزعیەتێکی ناسەقامژیرە ئێمە دەزانین ماوەیەکی زۆرەکە بێسەر و کۆمارە سەر و کۆمارێکە دەبێت مەسیحی بێ بەڵام حزب الله لوبنان و نەبیبەری کە ڕئیسی پارلەمانی لوبنانە کەسێکی شیعەن و ڕێگر بوون لە ڕێککەوتن لەسەر کەسێک بۆ سەر و کۆماری لوبنان کە من پێم وایە حلی مناقشەی بینی ئێران و عەرەبستانی سەعودی دەتوانێت پرۆسەی سیاسی لوبنانیشدا هەموارتر بکەوە ڕەنگە چاوەڕوان بین کە ئەوێش دۆخەکەی بڕێک هێور بێتەوە. من پێم وایە بۆچی بۆ عەرەبستانی سەعودی بەقاڵ ئێران دوو زلهێزی ناوچەیین و هەرکەم هێندێک وڵاتیان لەژێر هێژمونیدایە ئاشبوونەوەی ئەوان و هێوربوونەوەی پەیوەندی نێوان ئێران و عەرەبستانی سەعودی دەتوانێت کاریگەریەکی زۆری لەسەر هێوربوونەوەی زۆر باشە. بەڵێ زۆر باشە. بۆ پێیکەمەوە کۆرێمی کوردستان لە چوارچەوەی عێراقی فیدراڵین و عێراق وڵاتێکە کە هاوسنوورە لەگەڵ هەم سعودیە هەم ئێران. پێتان وایە کە بارودۆخی عێراق چی لێ دێت؟ ینی بەڕێکەوتنی نێوان ئەم دوو وڵاتە دۆخی عێراق باشتر دەبێت لەوەی کە ئێستا هەیە؟ ئێوە گەتمەشا بکەن لە عێراقدا هەم هێندێک لایەن و هێز هەن کە نزیکن لە عەرەبستانی سەعودی و هێندێک لایەن و هێز هەن کە باشکایی نزیکن لە کۆماری ئیسلامی ئێران و کۆماری ئیسلامی ئێران ساپۆرتیان دەکات. ئەم ساپۆرتی سەربازیان دەکات و هەم بە مادی نزیکبوونەوەی ئێران و عەرەبستانی سەعودی ئەو دوو لایەنە بەهێزەی سەحنەی سیاسی عێراق کە زۆر جار مناقشەی لێکۆتەوە زۆر جار بۆتەوەی کە نەسازن زۆر جار بۆتەوەی کە پرۆسەی سیاسی عێراق بە دۆخێکی ناهەمواردا بڕوا من پێم وایە هەموارتر دەکات تەبیعەتەن و لەلایەکی دیکەشەوە ئەو بابەتەش گرینگە و بەتایبەت بابەتی هەرێمی کوردستان و ئەو هەرێمەی کە لەلایەکی دیکەوە لە سعودیە ساز بووە و ئەو پشتیوانەی کە عەرەبستانی سەعودی لە بەشێک لە ئۆپۆزیسیۆنی سووریەی دەکرد و ئێستا بەشار ئەسەد گەڕاوەتەوە بۆ لە پراوێستکەوتن دۆخەکەی وای لە هاتووە کە نزیک بێتەوە لەگەڵ دەوڵەتەکانی دیکە من پێم وایە ئەوەش تا حەدێکی زۆر کێشەی کورد دەخاتە ژێر کاریگەری خۆیەوە ڕەنگە لەو بەشەدا زۆر بە نەفعی کێشەی کورد نەبێ لە بەتایبەت لە سووریە کە من هیوادارم ئیدی ئەوان معاملە لەسەر نەتەوەکانی دیکە لە ناوچەدا نەکەن بۆ نزیکبوونەوە لەسەر یەکترکە سیاسەتی ئێران و عەرەبستانی سەعودی بە درێژی مێژوو ئەوەی سەرکردووە کە ئەوان دیارە هەمیشە کێشەیان بۆ مناقشەیان بووە تەنانەت دەورەی پالەویش دایمەگەتە مشاکل ئەوان زۆر جار تووشی دابڕام بوون کێشەکەیان قوڵ بۆتەوە بەڵام بە شێوەی ئاشتیفاضانە حەلیان کردووە ئەوە گەریش حەلیان کردووە ئەوە گرنگی بابەتەکەی ئەوەی کە هەرگیز پەیوەندی نێوان ئێران و عەرەبستانی سەعودی ئەوەندە باش نەبووە کە بگاتە پەیوەندێکی دۆستانە و بتابیانەیە بە پێکەوە هەموو هاوکێشەکانی ناوچە حەل بکەن. دیارە دۆخەکە ئارام دەکاتەوە بەڵام هەموو هاوکێشەکان بە هاوڕێیەتی ئەوان حەل نابێت. ئەوە بۆ مانایەنێک کە ئارامی ناگەڕێتەوە. بەڵێ زۆر زۆر سپاس دکتۆر ئازاد محەممەدیان شرۆڤەکاری سیاسی لە ئامستردامەوە لەگەڵم بووی دەستخۆش.